بێگومان هەفتەی مانجی ڕابردوو کە مانجی حەوت بوو ئێمە وەکو ستافی تێک پلەس وەکو نوێنەری کوردستان بە فەرمی داوەت کراین بۆ شاری دووبەی وڵاتی ئیمارات بۆ ئامادەبوونمان لە ئاهەنگی ناساندنی زنجیرەی ئۆنەر 200 کە زنجیرەیەکی ناوازیەی کۆمپانیای ئۆنەرە و لەم نمایشەدا کۆمەڵێک بەرهەمی نوێی کۆمپانیای ئۆنەر نمایش کرا لەپاڵ ئەم زنجیرەی ئۆنەر 200 و بۆ ئەمڕۆژ مۆبایلێکی ئەم زنجیرەیەمان لایە کە ئۆنەر 200 پرۆیە کە کۆمەڵێک تایبەتمەندی ناوازەی هەیە و هەروەها نرخەکەشی لەگەڵ ئەو دیاری ئۆفەرانەی لەگەڵێتی شتێکی ناوازەیە و لەگەڵمان بمێننەوە تاوکو کۆتایی ڤیدیۆکە بۆ ئەوەی لە کۆتایی ڤیدیۆکە نرخەکە و هەروەها ئەو دیاری ئۆفەرانەشتان پێ بڵێن کە لەگەڵ مۆبایلەکەیە. مۆبایلەکە بەوە دەناسرێت کە خاوەندایەتی لە کامێرەیەکی 50 میگاپیکسلی پێشکەوتوو دەکات کە تێکەڵکێش کراوە لەگەڵ AI و تایبەت کراوە بە وێنەی پۆرتریت و پێشی دەگوترێت ماستەری وێنەی پۆرتریت و هەروەها خاوەندارەتی لە سنابدراگۆن 8AC نەوەی سێەم دەکات کە 4 نانۆمەترە و ئاست بەرزە و هەروەها خاوەندارەتی لە باتریی قەبارە گەورە دەکات بە توانای بارگایبوونەوەی 100 وات لە جۆری ئۆنەر سوپەر چارج و هەروەها دەتوانین بڵێن مۆبایلەکە خاوەندایەتی لە وایرلێس چارجینگیش دەکات یاخود بارگایکردنەوەی وایرلێس بە توانای بارگایبوونەوەی 66 وات. بێگومان مۆبایلەکە کۆمەڵێک تایبەتمەندی ناوازەی هەیە و پاشکەمێکی دەگەڕێنەوە لاتان بۆ باسکردنی سەرجەم تایبەتمەندەکانی ئەم مۆبایلە ناوازەیە. ئەوەی بینیتان لە کارتۆن دەرێنانی مۆبایلەکە بوو هیوادارم بەدڵتان بێت. من منسوڵ باسم لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بۆی خۆشەویست لە ڤیدیۆیەکی نوێ و پێداچنەوەیەکی نوێ و پێداچنەوە بە بەرهەمێکی ناوازە لەگەڵتانین و پێشەوەی بچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی مۆبایلەکە تکایە ئەگەر بینەرێکی نوێی سەبسکرایب چناڵەکەمان بکە و هیچ تێ ناچێ و هەروەها لایک و شەیری ڤیدیۆکان بیر نەچێت و زەنگوڵەکەش چالاک بکە بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنێ ئەگەنەمە چناڵەکەمان بێوەی خۆشەویست بگات. بێگومان ئەم مۆبایلی لە بەردەستی ئێمەیە مۆبایلی ئۆنەر 200 پرۆیە کە مۆبایلێکی زۆر ناوازەی کۆمپانیای ئۆنەرە کە لە زنجیرەی ئۆنەر 200 بێگومان ئەمە بەرزترین مۆدیلە لە زنجیرەی ئۆنەر 200. مۆبایلەکە مۆبایلێکی زۆر جوانە و ئەوەی لە بەردەستی ئێمەیە ڕەنگە ڕەشەکەیەتی و دوو ڕەنگی تریشی هەیە مۆبایلەکە کە ئەوانش ڕەنگی سپی و هەروەها ڕەنگی سەوزی کاڵ یاخود ڕەنگێکی سەوزە. بێگومان مۆبایلەکە مۆبایلێکی زۆر جوانە لە بەشی پشتۆدا دەتوانین بڵین لاکانی تۆزێک چەماوەیە و هەروەها لە بەشی لای چەپی سەرەوەماندا کامێراکەی بوونی هەیە کە لە نێو بازنەیەکی شێوەی هێلکەییە و خاوەندایەتی لە سێدانە کامێرا و فلاشێک دەکات کە کامێرا سەرچەکەی 50 میگاپیکسلە و پێشخراوە بە تەکنۆلۆژیای AI و پێی دەگوترێت ماستەری وێنەی پۆرتریت کە شتێکی زۆر ناوازەیە و هاوکاری لەگەڵ ستۆدیۆیەکی بەناوبانگی جیهانی خاوەنداریەتەکەی بۆ 90 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە و تەمەنی 90 ساڵە کامێرای ئەم مۆبایلە پێشخراوە و لەگەڵمان بمێنەوە لە بەش کامێرا شتێکی ناوازەمان پێیە بۆ ئەم مۆبایلە. بێگومان لە بەشی لای ڕاستی مۆبایلەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنجیشمان هەیە و لە بەش سەرەوەشدا مایکێک بوونی هەیە و هەروەها AR بوونی هەیە کە بۆ کۆنتڕۆڵکردنی TV و ئامێرە ئەلکترۆنیەکانی نێوماڵ بەکاردێت و هەروەها خاوەنداریەتی لە بەڵندگویەکیش دەکات لە بەشی سەرەوەدا و لە بەشی دەستە چەپی مۆبایلەکەمان هیچ فەرمانێک بوونی نییە و لە بەشی خوارەوەشدا دەرچەی سیمکارتمان هەیە و هەروەها مایکێک بوونی هەیە و دەرچەی بارگایکردنەوەی شێوە تایپسیمان هەیە و بە هەمان شێوەش بەڵندگویەکمان هەیە. ئەوەی جێگەی خۆشحاڵیە مۆبایلەکە خاوەنداریەتی لە دوودانە بەڵندگوی ستریۆ دەکات بە توانای بەرزبوونەوەی دەنگەکەی بۆ 100 کە دەنگێکی زۆر ناوازە و بەرزی هەیە و ئاستێکی زۆر ناوازە پێشکەش دەکات لە ڕووی دەنگەوە. بێگومان مۆبایلەکەمان لە بەشی پێشەوەدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی چەماوە دەکات تا بڵێ نەرم و ناوازەیە لە بەکارهێنا و لە بەشی سەرەوەشماندا دوودانە کامێرا بوونی هەیە لە ناوەڕاستی ڕوونماکەی کە سەرچێکەشی بێگومان کامێرای سەلفیەکەیەتی 50 میگاپیکسل دواتر دێنە سەر باسکردنی کامێرا سەلفیەکەشی. لە ڕووی تەنچیەوە مۆبایلەکەمان تەنیا 8.2 میلیمەترە و کێشەکەشی تەنیا
99 گرامە. بێگومان موبایلەکە لەبەر ئەوەی لە بەش پشتۆیدا چەماوەیە لە کاتی لە دەستگرتن ئاسودەیەکی تاڕادەیەک زۆرمان پێدەبەخشێت و لە کاتی بەکارهێنان بێزار نابینە بەکارهێنانی موبایلەکە لەبەرەوەی بەشی پشتەوەی موبایلەکەمان چەماوەیە و کێشەکەشی سووکە. ئەگەر ئێستا بینە سەر باسکردنی گشتی بەرهەمەندەکانی موبایلەکە وەک لە سەرتاش لە ڕوونمای موبایلەکە دەست پێکەین. ڕوونمای موبایلەکەمە خاوەندایەتی لە ڕوونمایەکی 6.7 ئینجی زۆری ئۆلید دەکات کە توانای نوێبوونەوەی ڕوونمای موبایلەکەشمان 120 هرتزە و ڕوونمای موبایلەکەشمان چەماوەیە و تێکڕای نوێبوونەوەی ڕوونماکەشی لە 1 تا 120 هرتز بە شێوەی خۆکارانە نوێی دەکاتەوە بۆ ئەوەی پارێزگاری لە تەمەنی پاترێکە بکات لە کاتی بەکارهێنان. بێگومان ڕوونمای موبایلەکەمان 1 ملیار ڕەنگە و هەروەها تایبەتمەندی HDR و هەروەها DCI-P3شی تێدایە. تێکڕای ڕۆشنایی ڕوونمای موبایلەکەمان لە کاتی بەکارهێنان لە بەڕۆژ دەگاتە 4000 نیتس و بەرزی چڕی پیکسلەکانیشی 437 ppi و بڕوانامەیەکی گۆڵدی هەیە لە ماڵپەڕی دیۆکسۆمارک بۆ ئەوەی پارێزگاری لە چاوەکانمان بکات و ڕوونمای موبایلەکەمان لەبەر ئەوەیە کە ئەم بڕوانامەی وەرگرتووە دوو بڕوانامەی تریشیە کە ئەوانش TUV ئەڵمانیە کە ئەم بڕوانامەیە ژوا دەکات کە هیچ تیشکێکی زیان بەخش لە ڕوونمای موبایلەکە دەرنەچێت و پارێزگاری لە چاوەکانمان بکات. بێگومان یەکێکە لە ناوازەترین ئەو ڕوونمایانەی کە تاکو ئێستا لەسەر موبایل هۆشمەندەکان بەکارمێنابێت و نەرمێکی ناوازەی هەیە. ڕوونمای موبایلەکە و ڕەنگەکانیشی زۆر ناوازەیە و ڕەنگی ڕاستی و واقعی پیشان دەدات لە کاتی سیرکردنی فیلم یاخود لە کاتی یاریکردن. بێگومان لە ڕووی چارەسەرکەرەوە موبایلەکە خاوەندایەتی لە چارەسەرکەرێکی ئازبەرزی کۆمپانیای سناپدراگۆن دەکات کە سناپدراگۆن 8S نەوەی سێمە کە 4 نانۆمەترە بە ڕایاڵەی 5G و هەروەها لە ڕووی بیرگە و ڕامیشەوە موبایلەکە خاوەندایەتی لە بیرگەیەکی قەبارە گەورە دەکات کە 512 گیگابایتە لە جۆری UFS 4.0 و هەروەها ڕامەکەشی 12 گیگابایتە لە جۆری LPDDR5X. بێگومان موبایلەکە لە ڕووی ئاستەوە ئێمە کۆمەڵێک یاریمان لەسەر بەکارهێناوە شتێکی زۆر ناوازەیە و ئاستێکی زۆر ناوازە پێشکەش دەکات لە ڕووی یاریەوە و هەروەها لە ڕووی ڕەنگی ڕوونماکەشەوە ڕەنگەکەی زۆر ناوازەیە و هەروەها تێکەڵکەش کراوە با AI لە کاتی یاریکردن کە دەتوانین بڵێن ڕەنگێکی ناوازەی هاوشێوەی کۆمپیوتەر دەبەخشێت بە موبایلەکە و هەروەها موبایلەکەوا لە کاتی زلاکێکی نەبێت لە کاتی ئەو یاریانەی کە ئاستیان بەرزە و قورسن و ئەمەش شتێکی ناوازەیە کە لەم موبایلەدا بوونی هەیە. بێگومان یەکێک لە خاڵە بەهێزەکانی ئەم موبایلە کامێراکەیەتی کە کامێرا پۆرترێتەکەیەتی کە پێی دەگوترێت ماستەری وێنەی پۆرترێت کە بە هاوکاری لەگەڵ یەکێک لە ستۆدیۆ هەرە بەناوبانگە جیهانیەکان کامێرا پۆرترێتەکەی پێشخراوە کە ستۆدیۆی هارکۆرتە کە تەمەنەکەی 90 ساڵ دەبێت کە لە ساڵی 1934 دامەزراوە و وێنەی کۆمەڵە کەسایەتی جیهانی لە ڕووی وێنەی پۆرترێتەوە لە ستۆدیۆکانی ئەم کۆمپانیایە یاخود ئەم ستۆدیۆیە وێنە دەگیرێت و بە هاوکاری ئەم ستۆدیۆیە کامێرای ئەم موبایلە لە ڕووی وێنەی پۆرترێتەوە پێشخراوە کە تێکەڵکەش کراوە بە AI و هەروەها کامێرا سەرچێکی کە 50 مێگاپیکسلە کە گەورەترین سنسەر یاخود هەستەوەری کامێرایە کە لەسەر ئەم موبایلە بەکارهاتوە کە 1/1.3 ئینجە لە جۆری H9000 کە دەتوانین بڵێن ئێمە کۆمەڵی وێنەمان لە ڕووی پۆرترێتەوە پێگرتووە ئێستا دەتوانن بیبینن و لە دۆخی ستۆدیۆ و لە دۆخی دەرەوە وێنەی پۆرترێتمان پێگرتووە کە شتێکی زۆر ناوازەیە و کۆمەڵێک وێنەی ناوازەمان پێچرکاندووە و ئێستاش دەیبینن خۆتان بڕیاردن ئاخو ئەم وێنانە چاوەڕە دەکرێت بە کامێرای ئەم موبایلە گیرا بێت یاخود نا. بێگومان کامێرە دووەمیشمان کامێرایەکی 50 مێگاپیکسلی تێلێفۆتۆیە کە هی کۆمپانیای سۆنیە لە جۆری هەستەوەری IMX 856 کە دەتوانی تاکو 2.5 بە ئۆپتیکەل زوم وێنەی پێ بگریت و تاکو 50x زومیش وێنەی پێ بگریت کە وێنەی 50xەکەی دیجیتالیە بە لە ڕێگەی سۆفتوێرەوەیە دەتوانین بڵێن ئاشتێکی زۆر باش لە 50xەکە پێشکەش ناکات بەڵام تاکو DX وێنەکانی زۆر ناوازەیە و دەتوانین بڵێن ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و ئێستاش دەیبینن. وە کامێرای سێمیشی لە جۆری ئەڵتراواید و ماکرۆیە کە 12 مێگاپیکسلە کە بۆ کامێرای ماکرۆکەی دەتوانی وێنەی تەنی وردی پێ بگریت لە دووری 2.5 سانتیمەتر. هەرچی دەربارەی کامێرای سێلفی موبایلەکەمانە خاوەندارێتی لە دوودانە کامێرای سێلفی دەکات کە سەرچەکەی بە ڕوونی 50 مێگاپیکسلە لە جۆری گۆشە فراوان هەروەها کامێرای دووەمیشمان بە ڕوونی 2 مێگاپیکسلە بۆ وێنەی قۆڵ. هەرچی دەربارەی گرتە ڤیدیۆی موبایلەکەمان کامێرای پێشەوەی دەتوانێت ڤیدیۆ گرتە تۆمار بکات بە 4K و 30 فریم لە چرکەیەکدا و کامێرای دواوەشی دەتوانێت ڤیدیۆگرتە تۆمار بکات بە 4K و 6 فریم لە چرکەیەکدا و نابێ ئەوەش لەبیر بکەین لە ڕووی کامێرای سێلفیشەوە موبایلەکە ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات لەبەر ئەوەی موبایلەکەمان خاوەنی دوودانە کامێرایە کە شتێکی تایبەتەوە ئێستا وێنەکان لەسەر شاشەکە
دەبین و ئێمە چەندین وێنەی سەلفیمان پێگرتەوە لە چەندین دۆخدا بەکارمان هێناوە بەڕاستی لە ڕووی وێنەی سەلفیەوە موبایلەکە ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و موبایلەکەمان خاوەندارەتی لە بڕوانەمای IP65 دەکات کە تایبەتە بۆ ئەوەی پارێزگاری لە موبایلەکە بکات بۆ دژە ئاو و هەروەها دژە تۆس کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگە لە موبایلەکەدا بوونی هەیە. لە ڕووی باتریشەوە موبایلەکەمە خاوەندارەتی لە باتریش قەبارە گەورە دەکات لە جۆری سیلیکۆن کاربۆنی 5200 میلی ئەمپێر بە توانای بارگایی بوونەوەی 100 وات لە جۆری ئۆنەر سوپەرچارج کە دەتوانێت موبایلەکە لە 0ەوە تاکو 150 تەنیا بە 15 خولەک بارگایی بکاتەوە. بارگاویکەرەوەی 100 واتیش لە نێو کارتۆنی موبایلەکە بەردەست خراوە و هەروەها دەتوانی موبایلەکە لە ڕێگەی وایرلێسەوە بارگایی بکەیتەوە بە توانای بارگایی بوونەوەی 66 وات لە جۆری ئۆنەر سوپەرچارج کە دەتوانێت موبایلەکە لە 0 تاکو 164 بە 30 خولەک بارگایی بکاتەوە. هەروەها موبایلەکەمان خاوەندارێتی لە بارگاویکردنەوەی پێچەوانەش دەکات لە ڕێگەی وایرەوە بە توانای بارگاویبوونەوەی 5 وات و پشتگیری لە بارگاویبوونەوەی پێچەوانەی وایرلێسیش دەکات. بێگومان نابێ ئەوش دەبێت بکەین موبایلەکە خاوەندارێتی لە ژوورێکی هەڵمین دەکات کە ساردکەرەوەیەکە کە قەبارەکەی 5564 میلیمەتر دووجایە پارێزگاری لە موبایلەکە دەکات لە کاتی ئەرکە قورسەکان بۆی گەرم نەبێت و هەروەها ئەستوریەکەشی 0.3 میلیمەترە کە ئەمە شتێکی ناوازەیە لە موبایلەکەدا بوونی هەیە و موبایلەکەمان پێش خراوە بە AI بێگومان لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی کامێرە و هەم لە ڕووی سیستەمەوە موبایلەکە پێش خراوە بە AI لە ڕێگەی کۆمەڵێک کردداری نێو موبایلەکە شتی ناوازەیە پێشکەش دەکات کە یەکێک لەوانە ماجیک پۆرتاڵە کە ئاسانکاریی زۆر دەکات لە کاتی بەکارهێنانی موبایلەکە دەتوانی بەکاری بێنیت بۆی بە ئاسانی دەستت بگا بە وێنەکان و وێنەکان لە سوۆشیال میدیا بڵاو بکەیتەوە یاخود بە ئیمێل بینێری کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە و هەروەها پشتگیری لە ماجیک کەپسولیش دەکات کە هاوشێوەی داینامیک ئایلاندی کۆمپانیای ئەپڵە کە ئەم شتێکی ناوازەیە کە لەم موبایلەدا بوونی هەیە و هەروەها پشتگیری لە ئایرگیزچەریش دەکات کە تەنیا بە ئاماژەی دەستت دەتوانی کۆنتترۆلی ڕوونمای موبایلەکە بکەیت و کردارەکانی پێ ئەنجام بدەیت کە ئەمەش بە هەمان شێوە شتێکی ناوازەیە. بێگومان لە ڕووی ڕووکارەوە موبایلەکەمە خاوەندارەتی لە ڕووکاری ماجیک OS دەکات کە بنچینە کراوە لەسەر ئەندرۆیدی 14 کە بۆ ماوەی 4 ساڵیش بێکاری سیستەمی ئەندرۆیدەکەی بۆ دێت کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە کە لەم موبایلەدا بوونی هەیە. بێگومان گشت تایبەتمەندەکانی موبایلەکەمان باس کرد هیچ نەماوە بیڵین تەنیا نرخ ئۆفەرەکان نەبێت و نرخی ئەم موبایلە بە ڕامی 12 گیگابایت و بیرگەی 512 گیگابایت و بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە گرنتی فەرمی کۆمپانیای ئۆنەر بە 2 دیاریەوە کە 20 و کاژمێرێکی زیرەکە و هەروە بۆ کەسانەی پری ئۆردەر دەکەن یاخود داواکاری پێشکڕین دەکەن تاکو کۆتایی ساڵ ڕوونما چاکردنەوەی موبایلەکان بە خۆڕایی دەبێت ئەگەر ڕوونمای موبایلەکان لێ بشتێت کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە کە لەم موبایلەدا بوونی هەیە بە نرخی 599 دلاری ئەمریکی بەردەستە بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان کە دیاریەکان و ئۆفەرەکانیشی لەگەڵ ئەم موبایلەیە شتێکی زۆر ناوازەیە دەتوانن سوودی لێ بینن. لە کۆتاییدا ئێمە هیچمان نەماوە بیڵێن تۆش سەرنج و تێبینەکانی خۆت لەسەر ئەم موبایلە دەتوانیت لە کۆمنت بنووسی و ئێمە کەس ناچار ناکەین هیچ موبایلێک بکرێت کاری ئێمە تەنیا ڕیڤوی موبایل و ناسانی موبایلەکانە بۆی خۆشەویست ئێوە سەرپشکن چ موبایلێک دەکردن و چ موبایلێکیش بەکاردەهێنن. تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرین و خواتان لەگەڵ.